بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. بەڕێزان، لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە دیزاینی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە هەولێر دەکەین. ئێمە هەوڵ دەین گرنگترین ئەو لایەنە ئەندازەیانەی کە لەم نەخۆشخانەدا ڕەچاو کراوە بۆ ئەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوا هەر لە ناوی خۆی کە فریاکەوتن نەخۆشەکانی وەردەی ئەوی لە باری گەرم ئەمە پێی دەرێن کە باری پێدرێن حالات طاریئە ئەمێرجنسی کەیزز بە ئینگلیزی. هەر لە ناوی خۆی ڕۆژئاوای هەولێر ئەو منتەقەی جوغرافیای دەگریتەوە کە خزمەت گوزاری حالات طاریئەی ئەوەی کەیزانەی کە باریان تەندروستیان زۆر خراپە و حادیسەیە ئەو منتەقەی ڕۆژئاوای هەولێر ئەمە تەختیە دەکەین. طبعا فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر هەر بە ئینگلیزی پێدرێن ترۆما سنتەر، سنتەری ترۆمای هەموو هەولێریشە، هەموو پارێزگای هەولێر. چەند بەشێک لە خۆی دەگریتن لە ناحیەی طبی، بەشە علمیەکانی طبعا ڕسێپشنە کە پێی دەرێن ئیستیقبال کە بیدایەت نەخۆش وەردەگیرێتن، نەشتەرگەری گشتی، نەشتەرگەری مێشک و دەمار، نەشتەرگەری سووتان و تەزمیلی، نەشتەرگەری میزەڕۆ، نەشتەرگەری قورگولووت، نەشتەرگەری چاو لەگەر نەشتەرگەری گشتی، هەروها نەشتەرگەری دەم و شەویلاک. ئەمە ئەو هەموو نەخۆشانە وەردەگرین بەلام حالەتەکە تاڕەبی، یعنی نەخۆشەکە بۆ نمونە حادسی سیارەی بیتن یان لە جێیەک کەوتوبی یانیش شەڕ بیتن مەسەلەن گولە بیتن، ئەوانە یان حالەتی سوتان بیتن، ئەوانە هەموو حالەت طاریئە وەردەگرین. بەڵام ئەو نەخۆشانە وەرناگرین کە باری ساردا مەسەلەن نەخۆشەکە با بڵێن زگچ و ڕشانەوەی هەیە، یان مەسەلەن نەخۆشەکە مەسەلەن جەڵتەشی قەلبی هەیە، یان مەسەلەن نەخۆشەکە بۆ نمونە مانگەکە دوو مانگە گرەیەک هەیە لە سینجی یان گرەیەک هەیە لە زژی یان بەردەک هەیە لە کلیەی سێ مانگە. ئەو نەخۆشانە نەخۆشانە ئەمە وەردەگرین کە سەرەتا ئەگەر ئازارەکی توندی هەبیتن یان ئەگەر بە نیوەی شەو هیچ جێگانیە بچیتن کە دێتە نەخۆشخانەی فریاکەوتن، ئەمە وەریدەگرین چارەسەرێکی سەرەتایی بۆ دەکەین، بەڵام دوای ئیحالەی نەخۆشخانەکە چیکە دەکەین وەکو بۆ نمونە لە هەولێر ڕزگاری بی یان نەخۆشخانەی هەولێری فێرکاری بیتن. هەر لە خۆیدا نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا نەخۆشخانەکە 24 ئەوەر 7 پێی دەگرێن، یعنی 24 سعات هەیە لە هەفت ڕۆژی هەفتەی، یعنی ئەو نەخۆشخانەیە دەرکەی قەپات نییە، 24 سعات خزمەت گوزارێکی خۆی تەقدیم دەکات، 24 سعات دکتۆری پسپۆر لەسەر خەتە، 24 سعات دکتۆری مقیم ئەقدەم و مقیم دەور، یعنی پزیشکی نوستەجێی دێرین و پزیشکی نوستەجێی خولاو 24 سعات لەناو نەخۆشخانەکە هەنا، کارمەندی تەندروستی 24 سعات لەناو نەخۆشخانەکەی هەیە و خەدەماتی تەوفیر دەکاتن. و هەر نەخۆشێک لە هەر کاتێک بێ کە پێویستی بە حالە طاریئە بی کە بێتە ناو نەخۆشخانەکە وەردەگیرێ. طبعا نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر نەخۆشخانەی حکومیە سەر بە دائیرەی سەحەی، سەر بە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێرە کە سەر بە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانە. طبعا هەموو خزمەت گوزاریەکان بە بەلاش دەدرێتە پێشکەش دەکرێت بە نەخۆش. و هەر لە خۆیدا هەر لە خۆمان ئەمە لە سیستمی تەندروستی کوردستان و هەموو عێراقیش طبعا وەکو کول و هاوڵاتی خۆمانە لە هاوڵاتی بیانیش عینەن بەلاشە، ینی مەسەن زۆر جار دەبینی عەمەلەکمان لۆ دێتن بیانیە یان مەسەن مهندس دێن یان مەسەلەن جاریت کە مەسەن هەر ئەو کەسانی کە لە کۆمپانیە بیانیەکان ئیش دەکرێت ئەوانش خزمەت گوزاریان هەموو بە بەلاش بۆیان تەقدیم دەکرێتن.
تایبەتمەندی خۆی ئەو نەخۆشخانەیە چونکە لەبەرەوەی بەشێکی تێدایە کە بەشی سوتانە ئەو بەشەش تەنها لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر هەیە بە ئەمە کە باسی پارێزگای هەولێر بکەین حتا وا دەکاتن کە ئینەه نەخۆشی سوتان جیاوازە یعنی هەر خۆی لە خۆیدا دەتوانین بڵێن فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر دوو بەشە یعنی دوو نەخۆشخانەیە چونکە تقریبن بەشی سوتانی بە یەکجاری جیاوازە یعنی نەشتەرگەریەکەی جیاوازە قاوشەکانی جیاوازە و حتا استقبالی نەخۆشەکەشی جیاوازە یعنی بۆ نمونە ئەگە نەخۆشەک سوتان بی تێکەڵ ناکرێت لەگە نەخۆشە چیکە کارمەندەکانیشی جیاوازن دکتۆرەکانیشی جیاوازن ئەوانە هەریەک و کە بەشەکە بەڵام لەبەرەوەی لە زمنی سیستمی ڕۆژئاوایە فلەبەر هەندێک بووینە بەشێک لە ڕۆژئاوای بەڵام خۆی لە خۆی لە حقیقەتدا خۆی خەستخانە کە لە ناو خەستخانە چیتکا وەکو ئەوەی چونکە خزمەت گوزارێکەی 180 دەرەجە فەرقی هەیە لەگەوەی نەخۆشەکانیش تێکەڵ نابن یعنی نەخۆشی سوتان تێکەڵ نابی بە هیچ شێوەیەک نە حتا یەکدری نابینن مەسەلەن برێ نەخۆشە سوتانەکە کە دێتن تێکەڵ نابین نەخۆشیت کە نایبینن یعنی مەسەلەن وەبی لە یەک جێی استقبال بکرێن نەخۆشی سوتان استقبالی خۆی هەیە نەخۆشیت کەش استقبالی خۆی هەیە. کاک زیاد من ئەمێ باسێک لە سیستەمی هەواسازی لە نەخۆشخانەی ڕۆژئاوا بکەم لە شاری هەولێر ئایا ئێوە سیستەمی ساردی و گەرمەکەتان بەهۆی چیەوە ئەبێت؟ ئێمە بۆ بەدەستهێنانی هەوای سارد و هەوای گەرم هەوای سارد لە ڕێی چیلەرۆیە سیستمی چیلەرۆیە چیلەریش لە چەند بەشێک پێک دێت کۆمپرێسەر کۆندێسەر لەگەل ئەکسپانشن ڤالڤ لەگەل ئیڤاپەرەیتەر کۆمپرێسەر هەواکە زاخت بڵین هەوای گازێکەوە ئەمەلیەکە پرۆسەکە گازی فریۆنەیە ڕفریجرێنەتەکەمان بۆهۆی گازی فرێنەیە کە کۆمپرسەر زەختی لەکە ئیکاتە بخار و ئەچێتە ناو لە ڕێی ئەو پایپانۆکەوێ بەسا ئەچێتە کۆندێسەرەوە لە کۆندێسەرەوە بەهۆی ساردبوونەوەی ئەو گازەیە چێتە ناو کۆندێسەرەوە های پرێژەر های تێمپریچەر گازە گازەکە لە ڕێی ساردبوونەوەی ئەبێتە لیکوید بێتە لیکوید های پرێشەر لیکوید لە کۆندێسەرەکەەوە ئەچێتە ناو ئەکسپانشن ڤالڤۆ بەڵام پێشەوەی بچێتە ناو ئەکسپانشن ڤالڤۆ ئەچێت بە ناو فلتەر درایەر فلتەر درایر بۆ خاوێنکردنەوەی ئەو گازە بۆ ئەوی لە ئەکسپانشن ڤالڤە ئەوە ڤالڤێکی زۆر بڵێن دقیق و حساسە ئەو گازە بۆ بەخەکای کاتە ناو ئێڤاپەرێتەرەوە بۆی غازەکە پاک بێتەوە لە هەر ڕوتوبە شتێکی تابێ کاتە لە ئەکسپانشن ڤالڤۆ لە ڕێی سنسەرێکۆ کە ئیعازاتێ لەسەر ئیڤاپەرێتەرا بەسراوە بە پێی ساردی کە دەرەچێت لەسەر ئەخیری نیایەتی ئیڤاپەرێتەرەکە بەسرێ ئیعازات ئەکسپانشن ڤالڤ ڕفریجرێت جیرەند ئەنێرێتە ناو ئیڤاپەرێتەرەوە. کاک زیاد ئەو ئاوە ساردەی کە بۆی چیلەرەکانەوە ئەڕواتە ناو ئێرهاندڵینەکان بە چەند ئەڕوات وە بە چەند ئەگەڕێتەوە؟ ئەگەر چیلەرەکانمان تاوا بێ خۆی دەبێت بە 6 دەرەجە 7 دەرەجە بڕوات ئەگەر ڕفریجرێت لە ناو ئەکسپانشن ڤالڤە لە ناو ئیڤاپەرێتەر خاوێن بێ ینی خاوێن کرابێتەوە بەهۆی ئەو ماوادانی کەتیەکەی و ساردەکەی تاوا وەربگرێ لە ئاوەکە ساردەکەی وەرگێ لە ڕفریجرێت ئەو ئاوەت ئەچێتە دەرەجە تقریبان 6 دەرەجە یا 7 دەرەجە دەچەند ئەگەڕێتەوە دەرەچێ بە 7 دەرەجە بڵین بە 12 دەرەجە گەڕێت. زۆر باش ئێوە چەند چیلەرتان هەیە لێرە؟ ئێمە 3 چیلەرمان هەیە. توانای کۆمپرسەرەکانیان چەند کۆمپرسەریشان هەر چیلەرێکمان 5 کۆمپرسەری هەیە هەر کۆمپرسەرێکیش 50 تەنە یعنی کاتە دەکاتە 15 کۆمپرسەر فی 50 750 تەنە. زۆر باش بۆ هەرسێکیان بۆ هەرسێ چیلەرەکەمان. جیاوازی ئەو نەخۆشخانەیە وەکو گوتم نەخۆشخانەیە کە 24 سعات هەیە
24 ساعت هەموو نەخۆشەکان وەردەگری 24 ساعت دکتۆری پسپۆر هەیە 24 ساعت دکتۆری پزیشکی نیشتەجێی دێرین و کارمەندی تێدایە و هەموو نەخۆشێک لە باری گەرمبی ئەمە پێی دەڵێن باری گەرم یا حالە تاڵی ئەو وەردەگری حادیسەی سارەیە بە نیوەی شەوێ دەبی بە ساعتێکی شەو دەبی دوی شەو دەبی یان بە سبەینان زوو ساعت 5 سبەین دەبی وەردەگری هەموو چارەسەرێکی بۆ دەکرێت ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بوو نەشتەرگەریشی بۆ دەکرێتن نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا جیاوازێکیکەشی هەیە کەەوەی سووتانە وەکو گوتم نەخۆشی سووتان وەردەگری و نەشتەرگەریشی بۆ دەکرێتن حتا نەخۆشەکە دەردەچیتن بنسبة ساڵی عملیات حتا شکان مثلا ئەمە چار ساڵی عملیاتمان هەیە کە جیاوازە ساڵک بەس تەنها بۆ نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری مێشک و دەمار کە حالات تاڕی ئەبۆی دوور دەکرێتن نەشتەرگەریەک تەنها 3 ساڵی تێدا ئەویش بەس بۆ دەشتەرگەری شکانە و هەروها ساڵەش کەش بۆ نەشتەرگەریەکانیت کە وەکو مثلا جار بەجار دەبینیتن نەشتەرگەری مێشکە عفۆن دەم و شەویلاکە یان قورگولوتە کە لە حالە تاڕی ئەبیتن جیاوازەکەی ئەوەیە کە لەگە نەخۆشخانەکانیت کە هەر حالە تاڕی ئەکبیتن ئەمە ئەوان وەردەگریتن بەینەما ئەگەر حالەکە تاڕە نەبوو ئەمە کە بیدایە چارەسەری سەرەتایی بۆی دەکەین بەس ئەگە حالەکەی باری گەرم نەبوو حالە تاڕی نەبوو ئەمە تەحویلی نەخۆشخانەشکە دەکەین. ئەو زیاتەوە باس لە سیستەمی ساردی بۆ ئێمە کرد کە وتت بەهۆی چی لە ریونتەوە دەستمانەکەی منەمێ بپرسم ئێستا بەرەو وەرزی سەرما چین بەرەو زستانە چین ئێوە بەهۆی چی شتێکەوە بەهۆی چی یونیتێکەوە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژ ئاوا گەرمەکەن ئێستا بەهۆی بۆیلەرەوەیە لە ڕێگەی بۆیلەرەوە لە ڕێگەی بێرنەرەوە بۆیلەرۆ ئاوەکە گەرمەکەین ئاوەکەش گەرمەکەین بەهۆی تا چەند پلە گەرمە بێەوە ئاوە ئاوەکە بە پێی سەرمایە زیاتر ئەگەر زۆر سارد بێت تا 70 دەرەجە گەرمیەکەین کەم سارد بێ بە پێی دەرەجەیە 60 50 70 ئانی بە پێی ڕۆژەکانە چ ڕۆژێ سارد بێ ڕۆژی وایە بەفرا 70 فریان ناکەوێ 75 بەهۆی چی ئیشەکە بەهۆی گازەوە بۆی گازۆیشەکە زۆر باشە لێرە گەرمیەکە ئاوەکە گەرمەکەین بەهۆی ئەو پەمپانەوە دەفعەکە بۆ سەرەوە پاڵی پێوەنیە بۆ ناو ئەیرهاندڵی نوێنچەکانمانەوە کەواتە لەم هەنگاوەیە تۆتەوێ بڵیت لێرە ئێمە تەنیا ئاو گەرمەکەین تا 70 پلەیان بەپی ئەو بەپی ڕۆژەکە لە ڕێی ئەم کۆمە پایپەوە ئایا ئاوی گەڕاوە تۆ لە چیلێرا باست بۆ کردین کە لە 12 پلە ئەگەڕێتەوە بە 6 پلە ئەڕوات بە 12 پلە ئەگەڕێتەوە لێرەیە چۆن ئەو عملی ڕووادا لێرە ئاوەکانە گەڕێتەوە چێتە ناو هێدەرمان هەیە هەمووی کۆبێتەوە چێتە ناو هێدەرەکانەوە لێو هەموو ئاوەکان تەقەن هاندڵی نوێنتەکان هەمووی بەیەک پلە ناگەڕێتەوە هەنێکیان زۆر سار دەبێتەوە بەس هەمووی ئەچێتە ناو هێدەرێک و کۆ بێتەوە لەو هێدەرەوە دیسانێتەوە ناو بۆیلەرەکەمان لە بۆیلەرەکە دیسان بە هەمان پلە گەرمێکات و لە ڕێی ئەو پایپانە ئەو پەمپانەوە نێرینەوە بۆ هاندڵی نوێنتەکان کەواتە چ لە سیستەمی ساردی چ لە سیستەمی گەرمی چیلەرەکە بەس ئاوەکە ساردەکە بۆیلەرەکە بەس ئاوەکە گەرمەکە لە ڕێی پامپ و مزەخەوە ڕەوانەی ئێرهاندڵینتەکە یعنی لێرەیە هیچ پرۆسێکی هاواکە دروست نەبووە بەس مجرد ئاوە ساردەکە دروست بۆ لەگەڵ ئاوە گەرمەکەیە لەسەرەوە ئیشی خۆیەکە بەڵێ لە ناوەی هاندڵی نوێنتەکانە ئاواکە ساردەکە یا گەرمەکە و لە ڕێی هەڵمژینی ساردی لە ئاوە ساردەکەەوە لە هاوینە لە ڕێی هەڵمژینی گەرمی لە ئاوە گەرمەکە لە زستانە زۆر باشە ئاوی گەڕاوە وتت چەنەیە بۆ ناو بۆیلەر ئاوی گەڕاوە پلەی مەبەستم پلەکەیەتی ئەوش بەپێ ڕۆژگارە گۆڕێ پێق نازانین ینی چەند سارد بێ پلەکەی دێتە خواردن لەوانەیە بێتە 20 پلە ئەگەر زۆر سارد بێ جارووا هەیە چیە چ لە بە پێی ئەوەیە ڕۆژەکە دەرەجە حرارە چەندێ سارد بێ ئاوەکە ئەوەنە سارد دەبێتەوە سرعەتی مەسەلەن سەرماکە ئەو هەوای ئەچێ بەناو کۆندێسەرەکانە لە ئەیرهاندنی نوێنتەکانە بەناو ئەو ڕایدەتەرانە چەندێ هەواکە ساردتر بێ زیاتر سارد دەکاتەوە.
لە جیاوازەچکەی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا لە 2014ەوە تاکو ئێستا ئەمە بریندار وەردەگرین ئەمە بەشێک بووین لە وەرگرتنی برینداری پێشمەرگە برا پێشمەرگەکان بەشێک بووین لە وەرگرتنی نەخۆشی مووسڵ یعنی بریندارەکانی مووسڵ لەگەر عملیات تحلیر نینەوە کە دەستی پێکرد پرۆسەسێکی زۆر گەورە بوو کە ئەمە هەموو بریندارەکانمان وەرگرت یەک بوو لە نەخۆشخانە دوو نەخۆشخانە لە هەولێری وەریدەکرد یەکیان نەخۆشخانەی ئیمەرجنسی بوو ئەویت کە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر بوو کە بەشێکی زۆر بە بەرەمەکەت هەروها زۆر برینداری جێیشی عراقیشمان وەرگرت بحیث ئینەهو پێشی لە ساڵی 2016 ملحقی عسکەری جێیشی عراقی لە ناو خستخانەی ڕۆژئاوا بوو بە هەماهەنگی لە گەرەمە وەرمان دەگرت هەروها ئەمە نەخۆشی کیمیاوی ماوەرگرت کە لە بە کیمیاوی لە 1-2 سلاحی کیمیاویان لە مووسڵ بەکارهینە ئەمە ئەوانیش ماوەرگرت نەخۆشخانەکە لۆدی زۆر لەسەر بوو کە بریندار بەس هەر ئەمە وەرمان دەگرت و تاکو ئێستاش ئەگەر حاڵەتێکی نەخوازراو هەوبی یان لە بەرەکانی جەنگ ئەگەر بریندار و شتیوامان هەبیتن ئەمە وەردەگرین کە لەبەرەوەی ئەمە نەخۆشخانەی تایبەتمان نییە بە پێشمەرگە تەنها پێشمەرگە ئەمە وەریان دەگرین ئەمە و نەخۆشخانەی کەشەیە بەس پیشی گەورە بە بەرەمە دەکەی چونکە لۆ بە بەرەمە دەکەی چونکە هەموو بەشەکانی نەشتەرگەریمان هەیە وەکو باسم کرد نەشتەرگەری شکان و نەشتەرگەری مێشک و دەمار و چاو و دەم و شەویلاک و میزەڕۆ و نەشتەرگەری گشتی هەموو بەشەکانی نەشتەرگەریمان هەیە فە زۆربەی وەکو دەزانی خۆت دەزانی کە نەخۆشەکە گە بریندار بی دائیمەن بریندار زۆربیان بریندارەکانیان سەختە یەک جێی برین نییە برین لە زژی هەیە لە سەریشی هەیە یان لە لاقی هەیە لە دەستی هەیە فوا دەکا زیاتر لە 2 پسپۆر و 3 پسپۆر بیبینی ئێمە لە خوارەوە باسی سیستمی گەرمی و ساردیمان کرد کە سیستمی ساردیەکەمان لە ڕێی چیلەرەکانەوە بێ و سیستمی گەرمیەکەشمان بەهۆی بۆیلەر و بێرنەرەوە بێ ئەو هەوا ساردەی کە لە ڕێی ئاوە ساردەی کە لە ڕێی چیلەرەکانەوە سارد دەکرێت و ئێمە ئیسفادەی لەکەن بۆ ساردکردنی هەوای نەخۆشخانەکەمان یەتە ناو ئەم دوو پایپەوە لە ڕێی ئەم ڤاڵڤانەوە ئێمە کۆنتترۆلەکەین وێکەنە ناو ئەو ڕایدێتەرەی کە لە ناو ئەم ئەیرهاندلی نوێنتایە ئەمە ڕایدێتەری شتیایە لەناو ئەمایە هەوا ساردەکە ئاوەکە ئەچێتە ناو ڕایدێتەرە هەوا گەرمەکە تێپەڕێ بە ناو ڕایدێتەرەکە ئاوە ساردەکە گەرمی لە هەواکە هەڵەمژێ گەرمی هەواکەی هەڵمژی هەوایەکی ساردمان دەسەکەوێ ئەو هەوایی کە هاتۆ بەناو ئەو ڕایدێتەرە یەکەم جارەچێ بەناو وەشەبڵ فلتەرە فلتەرێکە پێڵێن وەشەبڵ فەلەر قابلی شوشتنە لە دوای ئەوە هەوا ساردەکە یەتە ناو فلتەرێکەوە ئەمە خاص ئەمە هی عملیاتە لێرەشە فلتەرێکمان هەیە پێڵێن MV فلتەر یان باگ فلتەر ئەو فلتەرانەیە نازان بتوانن بیگرن ئەو فلتەرانەیە لەوێش خاوێنە بێتەوە دووبارە لێرەش ئەچێتە ساڵی عملیات یا ئەچێتە RCU ICU لەوێش وتمان هیپە فلتەرمان هەیە ئەویش هەم دژە بەکتریای هەم خاوێنێکاتەوە هەوایەکی صاف و خاوێن و جوان و سار دەچێتە ناو ساڵی عملیات و ژوورەکانەوە ئەوەی کە نەخۆش و عملیات و ئەوانەی لێ بکرێ ئەوانەی لە RCU ICU خاستن بەو چەند فلتەرا ئەڕوا و سیستمی گەرمیەکەشمان لە ڕێی بۆیلەرەوە ئاوەکە گەرمەکەین یەتە ناو ئەو دوو پایپەوە یەتە ناو ئەو دوو پایپەوە چێتە ناو ڕایدێتەرەکەەوە هەروەها دوای ئەوە لە ڕایدێتەرەکە لە زستانە بڵین هەوای ساردەکە گەرمیەکەی لە ڕێی ئاوە گەرمەکەەوە و هەڵەمژرێ هەواکە گەرمە بێ بەو سێ فلتەرا هەتا ئەچێتە خوارەوە ئەچێتە ژوورەکانەوە لەوێ هەوایەکی گەرم و خاوێنمان بۆ نەخۆش و بۆ ژوورەکان تەوزیعەکەین و لە زستانە هەوای گەرم و لە هەرنیشە هەوای ساردمان دەسەکەوێت لە ڕێی ئەم سیستمەوە ئەمە 90 ئەیرهاندلی یونتمان هەیە پێڵێن دافعە 90 دافعەمان هەیە لەگەڵ 34 ئەسپرێتەرە ئەوەی کە هەوا لەناو نەخۆشخانە دەرەکە هەوای پیس چەندێ هەواکەی تەژوورەوە ئەبێ ئەوە هەوای لێ دەرکەی ئەگەر هەوای لێ دەرنەکەی ئەو هەوا ناچێتە خوارەوە یا هەواکە لێرە هەمووی لەو دزانەوە هەمووی دەرەچی ئەگەر زەختی هەوا لە خوارەوە سەحبی لێ نەکەی ئەبێ هەواکە هەوای لێ دەرکەین ئەو بۆن و بەرامەوەی کە لە ژوورەکانە خاستن لە عملیاتەکانە لە RCU لە ICU
لەو شوێنانەی کە زیاتر نەخۆشی لێ ئەگەر ئەسپرێتەرمان ساحیبەمان هەیە بڵێن ئەسپرێتەری گەورەمان هەیە هەوا پیسەکە هەڵەمژێ ئەو هەوا خاوێن و فرێشە چێتە ژوورەکانەوە و ناو ساڵی ئەمەلاتوانەوە هەوایەکی پاک و فرێشمان دەستەکەوێ. کاکسەت حەکیم لە نەخۆشخانەکانە بە شێکی گشتی سیستەمی کامێرەی چاودێری گرنگێکی زۆری پێدرێ. حەزەکەم بۆم باسکی ئایا لەم نەخۆشخانەی ئێوەدا تا چەنە گرنگی بە سیستەمی کامێرەی چاودێری دراوە؟ سەرەتا بە خێراتنتان دەکەم، دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم، دەستان خۆش بی. بەڕاستی ئەمەوەکو فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر زۆر باغمان بە چاودێری مستەشفاداوە لە ڕێی کامیرەوە. ئەو کامیرانەی مستەشفایمە هەمووی بە شێوەی دیجیتەڵە، ینی لە مستەوایەکی زۆر بەرزە تەسوورکردنەکەی شتێکی زۆر جوان تەسوور دەکە پیشاندراتن. مستەشفایەکەشمان پێکهاتووە لە 62 کامیرە ئاراستە جیاوازەکانەوە دادان ناوە. بەڵێ لە هەموو ئاراستەکان دامانەوە کە ئێستا جەنابەت هاتی ناو مستەشفا هەتا دەچێ دەر هەموو شوێنەکان دەبینین چۆن هاتی چۆن دەچێ دەریانی. زۆر ئەوە یعنی ئیتیمامی زۆرمان بە کامیریدا لەبەر زۆر جاری وایە ڕووداوی نەخوازراوە دەبیتن لە ڕێی کامیرەوە کە دادوەری بەڕێز دەنێریتن بۆمان ئێمەش لە تەحویلی سەر فلاشی دەکەینەوە بۆ دادوەری دەنێری. حاڵەتێکتان تۆمار کردو لە حاڵتانی کە بەڵێ ئەکید حالەتی زۆر نەخوازراومان چارەسەر کردیە و نردیتمان بۆ داواکاری گشتیشمان ڕاوان کردیە زۆر ئیتیمان پێدراوە. وەکو سیستەمی کامێرەی چاودێری بەس لەم شاشانە پێک دێت یان سیستەمی کامێرەی چاودێری پشت بەچی ئەبەستێت؟ نەخێر ئەوە ئێستا کە ئەو بەشی کۆنتترۆلە تەلەڤزۆنەکان هەموو سیستەمەکە لێرانێ بەرنامەکە و سیستەمەکان لێرەیە ئەو ژوورەکە بەس کارمەندی خۆی خەفارە 24 سعاتی هەیە لێرە مەوجودە لەسەر کامیرەکان دانیشتووە هیچ کەسێک نییە بێت تەماشا سەیری کامیرەکان بکاتن و بە ئارەزوی خۆی لە دیاردا بنیشێ ینی وەکو برێ ژوورێک بی تایبەت بی لە ناو مستەشفات هەموو کەس نەتانی بۆ ینی شوێنی تکەمانی ئیلا شوێنە هەیە بۆ دانانی تەلەڤزۆنەکە. وەکو توانای تۆمارکردن توانای تۆمارکردنی چەندیان هەیە ئەو ڕیکۆردی ئیکا ماوەی چەند ئەمێنێتەوە؟ عادەتەن ئەو کامیرانە لە هاردی پێک دێ بە شوێنێ بە جۆرەی هاردەکەیە هەرتێ 2 مانگە هەردێ 4 مانگە بەڵام ئێستا کە ئیما 1 مانگمان هەیە غەزنەکان هەر عالەتەکی نەخوازراویش کە ڕوو بدا وە بزانم ناگاتە مستەوای 3 ڕۆژ 4 ڕۆژ ینی عادەتەن شتەکە ئەشکرا دەبی کە وەرەقەی دادوەرمان لۆ دێ ئەمە داخینە سەر فلاش میمۆری بۆ دادوەری دەگوازینەوە. زۆر باش ئەگەر باسێک لە بەشەکانی سیستەمە کامێرەکە بکەین بۆ نمونە جگە لەم شاشانە من کۆمەڵێک ئەجیزەی ئامێری تر ئەبینم ئەو ئامێرانە چی؟ ئەوە پێی دەرێن DVR DVRەکە سیستەمی بەرنامەکەی دیاری دەکە ئی کامیرەکان لە ناو DVRی هارتەیە ئەو ینی هاردوو پاوەر و ئەوانە ئیشی ئەوەی دەکەن کە ئەو کامیرەیە 24 کاتژمێری ئیش بکە و ئەو جیهازانە ئێستاکە UPS-مان لێ دانانە یعنی ئەگەر کارەبای ڕئیسی گژاوە مستەشفا کارەبای نما ئەوە هەر غەزنە ئەو بەشەی دواوە ئەو بەشەی دواوە زیاتر پێویستە بە سەتەلایتەکانی ناو مستەشفا ئێستاکە ئەوەکمان داناوە سیستەمی تەلەڤزۆنی ناو مستەشفایە یعنی پەخشی ناو مستەشفای چەند کەناڵێکمان دانایە بۆ هەموو غرفەکانی مستەشفا بۆ سیستەمەی تەحویلمان کردی لێوان. تایبەتمەندێکەکەی ئەو نەخۆشخانەی کە هەیتمان ئەمە بەشی عینایەمان هەیە ئەو عینایە پێدەن ئارسی و ڕسپارتەری کەریونێت ئەو نەخۆشانەی کە باری تەندروستیان زۆر خراپە و کە ناتان هەناسەی بدەن دەستە جیهازی تەنەفسی سناعیان دادنێ کە ئەمەش ئەوە تقریبان دەقەریۆڵەمان هەیە و هەروها ئایسیومان هەیە ئینتێنسیڤ کەریونێت کە ئەوانش کە باریان خراپە بەڵام دەتوانن بەخۆیان نەفەسی بدەن بەڵام پێویستیان بە متابعی 24 ساعتی کوبلێن چاودێری چڕ بە کوردی پێی دەن کە ئەوانە متابعشنەیە ئەویش تقریبان دەقەریۆڵەمان هەیە
فەوانش بە 24 سعات کە دکتۆری تێدایە دکتۆر لەسەریان لا ناکەویتن 24 سعات دکتۆرەکە لە بەرامبەریتی و لەگە ستافەکەی بە 24 سعات بە مۆنیتەر و مراقبە دەکرێت ئەو شێکە لێک لە تایبەتمەندیەکانی هەروها بەشی تیشکمان ئەمە هەندێکێک لە پێشەوەی بەشی تیشکەکەی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە چکە لەبەرەوەی دوو ئامێری پێشکەوتومان هەیە کە تەوازدی هەیە کەچیان لەوان MRI لەگەر CT سکان کە پێدیان ڕەنین مغناتیسی و مفراز حەلەزۆنی ئەوان نەشمان هەیە خاستن CT سکانەکە کە زۆر زەڕوریە لەو حالاتی ئەوانەی کە زەربیان بەسەری دەکەوی یان مەسەن حادیسەی سیارە دەبیتن و MRIش ئەوەش زۆر زەڕیە کە ئەوانەی زەربیان بە پشتی دەکەی کە فەقەراتیان دەشێتن ئەمە حتا ئەوانەی کە فەقەراتیان دەشێتن ئەمە دکتۆرەکانی پسپۆری نەشتەرگەری مێشک و دەمار ئەوانە عملیاتی فەقەراتیان بۆ دەکەن کە مەسەلەن چکە حالەتاڕە ئەیە چکە لە بەرەوەی زۆر جار تەسیل لەسەر حەبل شەوکی دەکاتن ئەوە قەتع بیتن یان زەختی لەسەر دەکا ئەو عملیاتە گەورانش دەکەین کە هەر عملیاتی لە 4 ساعتی کەمتر نییە. کاک شێرکۆ کە باس لە نەخۆشخانەکان ئەکرێت یەکسەر باس لە عملیات نەشتەرگەری ئەکرێت گومانیتیانێ کە نەشتەرگەریش بەبێ ئۆکسیجین ناکرێت من ئەمە پرسیارەکە لێرەیە ئەوەیە ئایا ئێوە لەم نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە لە هەولێر چۆن ئۆکسیجین بەرەمێن بە چ ڕێگەیەک؟ بەڵێ ئێمە لەو کارگەیە ئۆکسیجین هەوای سروشتی لە دەرەوە وەردەگرێت. کەواتە پرسیارەکە لێرەوەیە خۆتان کارگەکە لێرە خۆتان ئۆکسیجین بەرەمێنن. بەڵێ بەڵێ کارگێکی تایبەتان هەیە. بەڵێ ئێمە هەوای سروشتی لە دەرەوە ئەو دکتانە وەری دەگرین دێتەوە ناو کارگەکە لە 1970 نایترۆجینە لە 121شی ئۆکسیجینی احتیاجیە و هەروە چەند گازێکی تری تایە دێتە ناو ئەو کارگەیە. ئەمە چیە ئەمە کۆمپرسەرە هەوایەکەی وەردەگرێ و خەزمی دەکات و ئەیگوازێتەوە بۆ ئەم ساردکەرەوە. ئەم بەشەی پێش ئەو ساردکەرەوەی ئەمە فلتەرە لێرە وەکو بڵێ ڕادێتەرەکە لە ناویتی هەوایەکە بە ناویدا دێت کە زەختە بە زەختە هەوایەکە گەرم دەبێت و ساردی دەکاتەوە ئەینێریتن لێرە بە زەختی چەند ئەینێرێت بە 7.7 بار 7.7 بار بەڵێ ئێمە بە بارە ئەوە دەینێریتن زەختەی زۆرە دەینێرێتە ئەودی و کەوا دێتنە لێرە چەند فلتەرێک پێش ئەودی و ئەبێ لێرەیە بە عملیە و بە پرۆسی ساردکەرەوەیە بڕوە طبعاً دەبێت سارد بکرێتەوە اینجا بستە ئەودی و لە ڕێی چیەوە چێتە ئەودیوە لە ڕێی ئەو بۆریانەوە کەوا ئەڕواتە ئەمە بەسمە لە ڕێی تەمان ئەبێ لە ڕێی کۆمەڵە موزەخە و ماتۆری کارەباییە ئەوە مزەخە و ماتۆڕنی هەمووی ڤالڤ و پەمپە دەیگەڕێنی دەیباتە ئەودیوی کەوا ڕەبت کراوە بە یەک پارچە لە گەرەوی بەوی ڕاست دەگوازرێتەوە. ئێمە لە شوێنی ساردکەرەوە کە تازە باسمان کرد کەوا دێتن بەو بۆڕیەوە دێتە ژوورێ لێرە دێتە ناو ئەو کارگەیە ئەلێرەش دێتە ناو ئەو جیهازە ئەوەش پێی دەڵێن جەنێرێتەر. ئەو جەنێرێتەرە ئیش و کاری ئەوە چیە ئەو کارگەیە ئەو هەوایە کەوا ساردکەرەوەکەی باسمان کردێتن دێ بەناو ئەو فلتەرانە داتێت تێپەڕێ لەبەرەوەی ئەو هەوایە تەمعان هەتا حەدێک خاوێن نییە بەو دەرەجەی ئەو فلتەرانە خاوێنیان دەکاتەوە تاکو بەکار بێتن لەوێشەوە دەستە ناو ئەو دوو خەزانانە ئەو خەزانانە بە گێچیان هەیە هەر گێچێک تقریباً هەر تانچێک 5 باڕوونی و خەزن دەکاتن لە ژۆرێ و هەروها لەوێ دەرەژوشی خەزن دەبێت ئەو دێتە ناو ئەو سیستەمە ئەو سیستەمە ئەلێرە ئەمە ڕەوانی دەکەین لە بۆ ژووری عملیات و نەشتەرگەریەکان و با بڵێن ژووری نەخۆش سیستەمەکە ڕگولێتەری هەیە دەتوانین لە خۆمان زیاد و کەمی بکەین زەختی ئۆکسیجینەکەی لەوێن دەرێ ئەوان مەسەلەن جاری وهەیە خەبەرمان دێنێ دەرێ با 5 باربی 6 باربی ئەمە لێرانە تەحکمی پێ دەکەین زیاد و کەمی پێ دەکەین و هەروەها ئەو سیستەمە
ئەو پارچەیەکەوە دانراوە دەبێت بۆ ڕووی مۆریەکانی هەمووی مز بێ یان نوحاز بێ لەبەرچی لەبەرەوەی دژە ژەنگە سووکە کارەکان بە ئاسانی دەتوانی ئەتوو ئەوەی بکەیت و هەروەها چەند ڤالڤەکی تێدایە ئەو ڤالڤانە لێ ناگەڕێ زەخت زۆر بەقوت بڕوە یان خۆی ببەزێنێ و بڕوە و بە زەختەکی زۆر لۆ ژووری عملیات بڕواتن ئێمە لەو کارگەیکەوە ئۆکسزین بەرهەممان هێنا دێتە ناو ساڵەی عملیاتی لە دەرەوە قفلمان هەیە کەوا بۆردێکی ترە دێتە ناو قفلەکان لەوێ ئەیکەینەوە دێتن مباشر بۆ ناو ئەو بۆردە ئەو بۆردە تەوزیعی سەر با بڵین عملیاتەکە دەکاتن ئۆکسزینی بەرهەم هاتوو دەگاتە با بڵین لای دکتۆرەکەکەوە ئیش لەسەر نەخۆشەکە دەکاتن و لەو بۆردە ئێمە ڤاکیۆممان هەیە ئۆکسزینمان هەیە ئێر پرێشەریشمان هەیە ئێر پرێشەرەکە بۆ درێلەکەوە ئیستعمالی دەکاتن بۆ نەخۆش با بڵێن ئەو کاتێکەوە عملیاتی دەکاوە ئەوەی دەکاتن واروها ئۆکسزینەکەش بۆ مخدر و با بڵێن ئێر پرێشەرەکەش جێبەجێ دەکرێتەوە. بەنسبەت کارەبای نیشتیمانی ئێمە یەک فیدەرمان لە وێستگەی تووڕەق بۆ دێتە ناو مەحاویلەوە لەو مەحاویلەش ئەچێتە ناو بۆردانە لەو بۆردانەش تەوزیعی دەکەین بەسەر چیلەر و بۆیلەر و زایدەن ڕووناچی ناو خستەخانە و ئەجیزەکان. ئەو هەوایی کە یەتە ساڵی عملیاتۆ ئەبێ جیاوازی هەبێ لەگەڵ هەوایەک کە ئەچێتە ناو بەشێکی غرفەیە کە بەشەری ئیدارەیە بەشێکە کە عملیاتی لێ ناکرێت نەخۆشی مەسەلەن ئارسی و ئایسیوانە نییە ئەو هەوایە بە سێ فلتەرا ڕوا ئەوکە بەس بە یەک فلتەراچێ پێڵێن وەشە بالفلتەر بەس لێرە ئێمە فلتەرمان هەیە ئەو فلتەرانە هەمووی خاص ئەنتی بەکتریای پێڵن دژە بەکتریایە پێڵێن هیپە فلتەر کە لەسەرە لە ئێرهاندڵین یونیتەکە هەواکە دێ بۆ بەشەکانی ئەوەی ئارسی و ئایسی و عملیات نەبێ ناچێت بە یەک فلتەراچێ بەس بۆ عملیات و ئارسی و ئایسی و بە سێ فلتەرا ڕوا ئەچێتە باگ فلتەر MV فلتەر یەکە ناو ئەو فلتەرانەوە کە پێڵێن هیپە فلتەر هەواکە هەوایەکی زۆر خاوێن لەبەر ئەوەی ئەو نەخۆشە لە بەردەستە عملیاتەکرێ زۆر هەوایەکی پاک و توبی بێ. بەڵێ ئەمە گرفتمان زۆرە یعنی یەک لە گرفتەکان ئەمە لە بیدایەت دەست پێ بکەین ئەمە گرفتەکەمان یەکەم لەگە هاوڵاتیە بەڕاستی نەخۆش کە دێ هاوڵی لەگەرە ئەمە هەموو نەخۆشخانەکە لە هەموو دنیاە نابی هاوڵ لەگەر نەخۆشی هەبیتن ئەمە ئزنماندایە لە بەرەوەی ئەمە مجتەماعەتی عەشائرینە کوردەوارینە حەزمان لێ و عەتفمان هەیە ئەمە لێ دەگەڕێن یەک هاوڵ هەبی لەگەر یەک نەخۆشی چونکە نەخۆش هیچ ئیسیفادە لە هاوڵی ناکاتن هاوڵ بەس فقط کە دێتە ژۆرێ خستەخانەکەمان لێ پیس دەکاتن خستەخانەکەمان لێ ماندی دەکاتن ئەوەی دەبینی کە بیدایەت دێ ژۆرێ لە پێش دەرکەی خستەخانەی عالەمەکی یەکجار زۆر خڕ دەبیتەوە ئەوە هیچ ئیسیفادەی نییە ئەمە چەند جار لە ئەلام باسمان کردیا لە تەلەڤیزیۆن باسمان کردیا لە یعنی لە جەریدە و لە مجەلە و لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاومان کردیتەوە کە کاکە پێویست ناکە سەردانی نەخۆش بکرێتن سەردانی نەخۆش مەمنوعە خاستەن لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوە چونکە ئەو نەخۆشەی کە لە فریاکەوتنی ڕۆژئاوە داخل دەبی یعنی باری تەندروستی بەڕاستی ناجێگیرە هاتیە حادسەی سارەیە سەری ئەزیەتی خواردیا یان مشکلێکی گەورەی هەیە یان زیجی کرایتەوە ئەو نەخۆشە پێویستی بەیە کە جە و هەوایەکەی خاوێن بیتن نابی نەخۆش لە دەرێ بێتە سەریت نەفەس زۆر لە سەری بیتن نەک هەردوو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوە ئەوە لە هەموو نەخۆشخانەک دەبی ئەوەبی بەس بزات نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوە چونکە وەکو گوتم نەخۆشەکان باری تەندروستیان ناجێگیرە فەتو نابی نەخۆش هاوڵی زۆر بیتن ئەوە یەکە کە ڕۆژانە ئەمە ئەو مەشاکلە نەمان هەیە.
ساحبەشمان هەیە لێرە کە ڕەبتە بە ئەسپرێتەرەوە ئەیر سەپلای یونیتەکانەوە ئەو زاویانە ئەوانە هەر چواری ئەگەر بتوانن بیگرن ئەوانە ئەو دەکتانە ئەوە هەوای ئێرە سەحبەکە ئەگەر ئەوە نەبێ ئەو هەموو هەوای دێتە ئێرە عەملیات قەپاتە بێ لێرە هەوای خاوێن دێ هەوا پیسەکە هەوا ئەوەی بڵێن بۆن و ئەوەیە هەمووی لە ڕێی ئەو ئەسپرێتەرانەوە ئێستا 8 بەشی تێدایە لێرە ئەو زاویانە هەمووی ئەو هەوایە ڕاکێشێ جاروایە ئەگەر ئەوەی ژنەکە ئێرە بخارەکە ناتوانانی عملیاتکەی دکتۆر لێرە بۆنی نخوێنەوە هەمووی تێکەڵاوە بێ لێرە عملیاتی بۆ ناکرێت بەس لە ڕێگەی ئەوانەوە معدل ئەو هەوا سەحبەکە و هەوای خاوێن لە ڕێی 3 فلتەر بە 3 فلتەر ئەڕۆ ئینجا دێتە ژووری عملیات بۆ نەخۆش و بۆ دکتۆرەکان. ئەمە توانیتمان تاکو ئێستا لەگە ئەو قایرانە داراییەی لەگەر ئەو نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و لەگەر ماندیبوونی ئەزیزەکانی توبیمان ئەمە توانیمان تاکو ئێستا بە هەمانجی لەگە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر و بە هەماهەنگی لەگەر زۆربەی NGO-یەکان و WHO کە زۆر دەوریان هەبوو خاستان لە ئەسنای شەڕی مووسڵ توانیمان یعنی حتا ئێستا حتا ئەو لەحزەی کە تێداینە ئەمە خزمەتگوزاریەکان بەردەوام بیتن بە تایبەتی لە هەوەسی سووتان چکە بەشی سووتان تەنها ئەو بەشە هەیە لە هەموو پارێزگای هەولێر لە هەموو پارێزگایەکان یەک جێ هەیە سووتان ئەو سووتان بەنسبەت پارێزگای هەولێر لە فریاکەوتنی ڕۆژ ئاوایە کە تاکو ئێستا بەڕاستی دەتوانم لەسەر ئاستی عێراق برێم لە هەموو بەشەکانی هەموو پارێزگایەکان باشترە چونکە ئەمە داتامان هەیە کە بە داتا تەماشا دەکەین ئەمە نەتیجەمان لە زۆربەی سنتەرەکانی عێراق ئی کوردستان بە تایبەتی و لە عێراق بەگشتی باشترە.